وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئایا ناگونجێت قورئان گوفتاری پێغەمبەر خۆی بێت؟ ئەگەر وەڵام نەخێرە بەڵگە چییە؟ ژمارەی پێغەمبەران چەندە؟ ئایا هەمویان لە ڕەگەزی نێرن؟ بۆچی؟ پێغەمبەر بۆ هەموو شوێنێکی دنیا نێردراوە. ئێمە گەرچی ژمارەی پێغەمبەران نازانین، بەڵام لە کتێبەکانی فەرموودەدا بە گوێرەی ڕیوایەتێک 124,000 پێغەمبەر هەبووە و بە گوێرەی ڕیوایەتێکی دیکە 224,000 پێغەمبەر هەبووە. بە دەستورەکانی زانستی فەرموودا دەکرێت ڕەخنە لە هەردوو ڕیوایەتەکە بگیرێت، بەڵام ئەگەر 124,000 بوو بێت یاخود 224,000 ژمارە هیچ گرنگ نییە. ئەو لایەنەی لێرەدا گرنگە ئەمەیە کە خوای گەورە هیچ سەردەم و زەمەنێکی بێ پێغەمبەر نەکردووە و لە هەموو سەردەمێکدا پێغەمبەری ناردووە. پێغەمبەران بۆ شوێنێکی دیاریکرا و کۆمەڵگەیەکی دیاریکرا و نەنێردراون، بەڵکو بۆ شوێنی جیاواز و جۆرا و جۆر نێردراون. دەقی قورئان لەبارەی ئەمەوە دەفەرموێت: وَإِن مِّنْ أُمَّةٍ إِلَّا خَلَا فِيهَا نَذِيرٌ. هیچ گەل و نەتەوەیەکیش نەبووە کە فرستادە و بێدارکەرەوەیەکی بۆ ڕەوانە نەکرابێت. ئەم ئاەتە گومان بڕەی قورئان ئەوەمان نیشان دەدات کە لە هەموو کۆمەڵگەیەکدا پێغەمبەر دەرکەوتووە. ئەمە شتێکی حەتمیە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرموێت: وما كنا معذبين حتى نبعث رسولا. هیچ میلەتێک سزا نادەین هەتا پێغەمبەرێکیان بۆ نەنێرین. ئەمە واتە لێپرسینەوە و سزادانی کەسێک کە لەلایەن خواوە پێغەمبەری بۆ نەنێردرابێت لەگەڵ هەمەلایەنگیری ڕەحمەتی خوای گەورەدا تەبانیە، چونکە ئەو خۆی دەفەرموێت: فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. ئەوەی هێندەی سەنجی گەردیلەیەک خێر و چاکەی ئەنجامدا بێت دەیبینێتەوە، ئەوەش کە هێندەی سەنجی گەردیلەیەک شەڕ و خراپەی هەبێت دەیبینێتەوە. ئەم فەرمانە یەکلاکەرەوەیەی قورئان ئاشکرای دەکات کە چاکە و خراپە بێبەرامبەر نابێت. بەڵام ئەوانەی کەوا پێغەمبەریان بۆ نەنێردراوە نازانن چاکە و خراپە چییە، کەواتە ناکرێت بگوترێت کە سزاش دەدرێن. بەرمەبنای ئەمە مادام خوای گەورە جەللە جەلالوو لێپرسینەوە لەسەر بچووکترین چاکە و خراپە دەکات، کەواتە پێغەمبەر بۆ هەموو کەسێک نێردراوە. ئەو خوایی کە پێغەمبەری بۆ هەموو کەسێک ناردووە بەم شێوەیە ئەو دەستورەمان بۆ ئاشکرا دەکات و دەفەرموێت: وَإِن مِّنْ أُمَّةٍ إِلَّا خَلَا فِيهَا نَذِيرٌ. هیچ گەل و نەتەوەیەکیش نەبووە کە فرستادە و بێدارکەرەوەیەکی بۆ ڕەوانە نەکرابێت. پاش ئەوەی لە زنجیرەیەکی لۆجیکیدا سەرنجمان بۆ لای ئەو سێ بابەتە ڕاکێشان، ئێستا هەوڵ دەدەین بابەتە سەرەکیەکە ڕوون بکەینەوە. خوای گەورە لە هەموو سەردەمێکدا و بۆ هەموو شوێنێکی سەرزەوی پێغەمبەری ناردووە. ئەم پێغەمبەرانەش وەک ئەوەی هەندێک گومان دەبن تەنها بۆ نیوە دوورگەی عەرەب نەنێراون. بێ بەڵگە و بنەما بانگەشەکردن بۆ ئەوەی هەموو پێغەمبەرەکان لە نیوە دوورگەی عەرەبدا دەرکەوتون پێچەوانەی دەقی قورئانە. خۆ لە ڕاستیدا ئێمە نە هەموو ئەو پێغەمبەرانەی کە لە نیوە دوورگەی عەرەبدا دەرکەوتون و نە پێغەمبەرانی شوێنەکانی دیکەش ناناسین. ژمارەی تەواوی پێغەمبەران ئەگەر 224,000 بێت یاخود 124,000، ئێمە لەو ژمارەیە تەنها دەتوانین 28یان بناسین و لەوەشدا لە سیانیان بەگومانین. بەڵێ، بە گوێرەی ئەوەی کە قورئان پێمان دەناسێنێت، ئێمە لە حەزرەتی ئادەمەوە هەتا پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم تەنها دەتوانین بڵێین 28 پێغەمبەر دەناسین و ئەوانە شوێنی دەرکەوتنیان نازانین. ڕایەکی بەهێزەیە لەسەر ئەوەی کە ئارامگەی حەزرەتی ئادەم لە جددە بێت، بەڵام خۆ ئەمە شتێکی چەسپاو نییە. ئەو ڕیوایەتانەش کە دەڵێن حەزرەتی ئادەم و حەوا لە جددە یەکتریان دۆزیوەتەوە بەهێز نین. بەرمەبنای ئەمە ئێمە هەر لە سەرەتاوە نازانین کە حەزرەتی ئادەم لەکوێ پێغەمبەریەتی کردووە. دەتوانین بڵین شتێکی کەم دەزانین لەسەر ئەوەی حەزرەتی ئیبراهیم لەکوێ پێغەمبەریەتی کردووە،
دەزانین کە لە نێوان ئەنادۆڵ و بابلدا هاتوچۆی کردووە و دواتریش چووەتە سووریای ئێستا. وا بیر دەکەینەوە کە حەزرەتی لووتیش لە شوێنەکانی وەک سۆدۆم و گۆمرە و دەوروبەری دەریاچەی لووتدا ئەرچی سەرشانی بەجێهێناوە. دەتوانین بڵین کە حەزرەتی شوعەیب لە مەدینە بووە و حەزرەتی موساش لە میسر بووە. دەتوانین بڵین حەزرەتی یەحیا و حەزرەتی زەکەریا بۆ مەملەکەتەکانی دەریای سپی نێردراون، پێدەچێت چوو بێتنە ناوچەی ئەنادۆڵیشەوە. بۆ نمونە پەیوەندی ئیفیز بە حەزرەتی ئیسا و حەزرەتی مەریەمەوە دەکرێت لەم بابەتەدا بیرۆکەیەکمان پێ بدات، بەڵام هیچ یەکێک لەمانە بەڵگەیان لەسەر نییە و چەسپاو نین. ئێمە جگە لەو 28 پێغەمبەرەی دەیان ناسین، هیچ زانیاریەکمان نییە لەسەر شوێنی ژیانی زۆرینەی پێغەمبەرەکانی تر. ئیدی لەمەوە دەردەکەوێت کە کارێکی کردنی نییە لەم بابەتەدا بگەینە ئەنجامێک، بە تایبەتیش ئەگەر ئەسڵی دینەکانی ئەو پێغەمبەرانە ون ببوون و نیشانە و جێدەستێک لەو پێغەمبەریەتیان بەجێ نەما بێت، کەواتە ئایا پێغەمبەر هاتووە یان نەهاتووە، مەحاڵە لەمەدا بگەینە بڕیارێک. با لێرەدا ئاینی مەسیحیەت بە نمونە وەرگرین. ئەم ئاینە بە تێپەڕبوونی کادڕوویەکی نوێی وەهای پێدرا کە پێچەوانەی ئاینی مەسیحی سەرەتا بوو. بیر و باوەڕی یەکتاپەرستی بە تەواوی فەرامۆش کرا و لەجێی ئەوە سیانەی پیرۆز جێگیر کرا و بەم شێوەیەش ئاینی مەسیح گەورەترین ناپاچی لێکرا لەلایەن شوێنکەوتوانیەوە. بەڵێ، کتێبی ئاسمانی ئەو ئاینە لەلایەن ئەو کەسانەوە شێوێنرا کە ڕاستەوخۆ پاش حەزرەتی مەسیح هاتن. لە کتێبێکی ئیلاهیەوە گۆڕدرا بۆ کتێبێکی مرۆیی، کرا بە ئامرازێک بۆ تەسلیس لە کاتێکدا کە هاوڕێ لەگەڵ تەوحیددا هاتبوو. هەندێکیان بە پێغەمبەرەکەی خۆیان گوت کوڕی خوا و حاشا وەک پارچەیەک لە حەقیقەتی خوایش بۆ دایکی پیرۆزی ئەو زاتە پیرۆزەیان ڕوانی. هەندێکیشیان خۆیان ئاوێنەی پەیکەرەکان کردو، وا گومانیان برد کە خوا چوەتە نێو ئەو بتانەوە و بەمەش ترسناکترین جۆری لە ڕێلادانیان ئەزمون کرد. ئیدی بەمانایەک هیچ جیاوازیەک نەمایەوە لە نێوان بیر و باوەڕی مەسیحی و تێگەیشتنی یۆنانیەکان بۆ زیوس و ئەفرۆدیت. ئەوانەی کتێبەکانیان شێواند هەروەک یۆنانیەکان سەرگەورەکەی خۆیانیان کردە خوای خۆیان و بەمەش هاوڵیان بۆ خوا بڕیاردا. هەموو لادانەکانی مێژووی مرۆڤایەتی هەر بەم شێوەیە دەستی پێکردووە. دواتریش ئەو هەڵە و شێواندنانە درێژەیان پێدراوە و بەردەوام بوون. خۆ ئەگەر قورئانی پیرۆز پێی نەگوتینایە کە حەزرەتی عیسا پێغەمبەری خوایە و حەزرەتی مەریەمیش ئافرەتێکی هێندە پیرۆزە، لەوانەیە ئەمڕۆ هەر وەک زیوس و ئەفرۆدیت تەماشای حەزرەتی عیسا و حەزرەتی مەریەمیش بکرایە. کەواتە چەندین ئاین هەن لەبەر ئەوەی لەلایەن مرۆڤەکانەوە شێوێنراون، لایەنە ئیلاهیەکەیان بە تەواوی ون بووە. لەبەر ئەوە کارێکی تا بڵیت قورسە ئەمڕۆ بتوانین بڕیار لەسەر ئەوە بدەین ئایا پێغەمبەر بۆ فڵان شوێن و فڵان ناوچە هاتووە یان نا. کەس نازانێت، گەرچی ناتوانین بە دڵنیاییەوە شتێک لەسەر ئەم بابەتەش بڵێین، بەڵام پێدەچێت کۆنفوشیوس شەرەفمەندی پێغەمبەریەتی بوو بێت. زانیاریەکانی مێژووی ئاینەکان لەسەر ئەم بابەتە قایلکەرنین. ئەو شتانەی لەسەر ئەو بابەتە نووسراون بریتین لە هەندێک زانیاری کە لەم لاولەولاوە کۆکراونەتەوە، بەڵام دەزانین کە لە مێژوودا کەسێک هەبووە بە ناوی کۆنفوشیوس یاخود کەسێک بە ناوی بوودا و هەر یەک لەمانە خاوەنی ئاینی خۆیان بوون و کۆمەڵانێکی زۆری خەڵک شوێنکەوتەی ئاینەکانیان بوون. بەڵام دەشزانین بەو شووناسەی ئێستایانەوە شتێکی خوایی و فیتری و سروشتی نین. دەزانین کە چەندین هەڵە و شێواندنیان تێدایە. هەر لەبەر ئەمانەشە کە ناتوانین ئەم ڕێچکانە کە خاوەنی شتانێکی سەیر و سەمەرەی وەک ماگاپەرستن و خۆسووتاندن و خەڵوەت و ڕۆژووی شەشمانجی نێوەشکەوتن وەک ئاینێک قبول بکەین. پێدەچێت هەر یەک لەمانەش پەیوەندیان لەگەڵ سەرچاوەیەکی حەقدا هەبوو بێت، بەڵام دواتر وەک ئەو ئاینانەی کە شێوێندان ئەمانیش ڕوبەڕووی گۆڕین بووبنەوە و بوو بێتنە سیستەمێکی مرۆیی بەڕووکەش ئاینی. ئەگەر مسلمانان سەرچاوەکانی ئاینەکەی خۆیانیان زۆر بە وریاییەوە نەپاراستایە، ویستێک هەبوو بۆ ئەوەی هەمان چارەنووس بەسەر مسلمانانیشدا بهێنرێت. خۆ لە ڕاستیدا ناکرێت بگوترێت کە لە ڕابردووەوە تا ئێستا هەوڵێکی لەو جۆرەش لە ئارادا نەبووە. لەلایەکەوە کەسانێکی خاوەن مەبەستن و
لەلایەکی دیکەشەوە مسلمانانی بێ ئاگا کە دەیانەوێت لە ڕێگەی تەویلەکانی خۆیانەوە هەمان شت دووبارە بکەنەوە. بۆ نمونە کەسێک شەراب بخواتەوە و زیناش بکات، بەڵام وهاش بزانێت کە بە تەواوی مسلمانیەتی پیادە دەکات. ئەم کارە بریتیە لەو شێواندنەی باسی دەکەین بە شێوەیەکی پراکتیکی. دەتوانین دزی و قمار و سوخۆریش هەر بەمە بەراورد بکەین. ئێمە ناتوانین بە کۆنفوشیوس بڵین پێغەمبەر، هەروەک چۆن ئەوە کوفرە کە بە پێغەمبەرێک بگوترێت پێغەمبەر نییە. بە هەمان شێوە ئەوەش کوفرە بە یەکێک بگوترێت پێغەمبەر کە خۆی لە ڕاستیدا پێغەمبەر نییە. هەمان ئەو شتانەی کە بۆ کۆنفوشیوس و دەوڵەتەکەی بە مێشکماندا دێت بۆ ئەوروپاش هەروایە، بەڵام ناتوانین شتێکی دڵنیایی لەسەر بڵین، چونکە شتێکی ئەوتۆی لەسەر نازانین. هەندێک شت لەبارەی سۆکراتەوە دەگوترێت، بەڵام سەرگوزەشتەی ژیانی سۆکراتیش بە تەواوی نەگەیشتۆتە بەردەستمان. بە تەواوی نازانین ئایا فەیلسوفێک بۆ لە ژێر کاریگەری ئاینی یەهودیدا یاخود پیاوێکی بیرمەندی جیاواز بووە. هەندێک لە بیرمەندان بڕیاری ئەوەیان داوە کە سۆکرات فەیلسوفێک بووە لە ژێر کاریگەری ئاینی یەهودیدا، بەڵام بەڵگەنامە مێژوویەکان لەم بابەتەی سۆکراتدا قەناعاتێکی لەو جۆرەیان پێنادەن. لەو شتانەدا کە ئەفلاتون لە سۆکراتەوە دەیگێڕێتەوە، سۆکرات دەڵێت من هەندێک شتم دەبینی کە دەگونجێت هەلوەسە بێت. هەندێک شتیان پێدەگوتم لەبارەی ڕێنمونیکردنی مرۆڤایەتیەوە. هەر لە منداڵیمەوە دەمزانی دەبمە مرۆڤێک ئەرچی ئەوەم دەبێت مرۆڤەکان بۆ لای خوا ڕێنمونی بکەم و بیری باوەڕبوون بە خۆیان تێدا بچێنم. بەرمەبنەی ئەمە ئەگەر بەشێک لە ڕاستی لەم قسانەی سۆکراتدا هەبێت، دەکرێت بگوترێت سۆکرات پێغەمبەرێکە بۆ ئەوروپا نێردراوە کە خەڵکەکەی لە فیکر و فەلسەفەوە نزیکترن. سەرنج بفەرمون ناڵین سۆکرات پێغەمبەرە، چونکە ئەگەر پێغەمبەر نەبوو بێت قسەکەم دەچێتە خانەی کوفرەوە. دەڵێین پێدەچێت پێغەمبەر بوو بێت. بە گوێرەی فەرموودا 124,000 یاخود 224,000 پێغەمبەر نێردراون. ئێمە جگە لە چوار لەمانە شوێنی ژیانی ئەوانی تریان نازانین. حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلمی ڕازگۆ پێمان ڕادەگەیەنێت کە هەر شوێنێک لە شوێنەکانی دنیا دەکرێت جێگەی ژیان و پێغەمبەریەتی ئەوان بوو بێت. لێرەدا لەسەر ئەو ئاماژەیەی ئەو فەرموودە پیرۆزە کردوێتی هەندێک شتتان عرض دەکەم لەسەر نیشانە و جێدەستی ئەو پێغەمبەرانەی کە ناو و ژمارەیان بە تەواوی نازانین. پرۆفیسۆر دکتۆر عادل زەنیل کە بە ئەسڵ خەڵکی کەرکووکە و ماوەیەک لە زانکۆی ڕیاضوانەی دەگوتەوە دەڵێت ئەو ماوەیە کە خەریکی تێزی دکتۆراکەم بووم لە وڵاتی ئەمریکا ناو بەناو لەگەڵ خەڵکی ڕەسەنی ئەوێ و ڕاشپێستەکان دەکەوتمە قسە. هەندێک جار ڕوبەڕووی دەستوری ئاینی وەها دەبوومەوە لای ئەوان کە بە تەواوی لەگەڵ بیر و باوەڕی یەکتاپەرستی خۆماندا دەگونجا. بۆ نمونە باوەڕیان وەها بوو کە خوا هاوتا و هاوڵی نییە، چونکە ئەگەر دوو خوا هەبن بەڕێوەبردننی گەردوون دەشێوێت. ئەمە لە ڕاستی داواتای ئەم ئاەتە پیرۆزەیە. لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا. ئەگەر لە هەردووچیاندا لە ئاسمان و زەویدا چەند خوایەکی تر هەبوونایە جگە لە ئەڵڵا، ئەوە کاول و وێران دەبوون و تێک دەچوون بەسەر یەکدا. ئەگەر پێغەمبەرێک ئەم حەقیقەتەی بەگوێی ڕەشپێستەکاندا نەچپاند بێت، مەحاڵە خۆیان تێبگەن و بیزانن. بە گوێرەی وتەکانی پرۆفیسۆر دکتۆر عادل زەنیل هەر ئەو هۆزانە باوەڕیان وەها بووە کە خوا لە دایک نەبووە و کەسیشی لێ نابێت. ئەمە لە ڕاستیدا وتەی زەینێکی ڕووناک و ڕۆشنبووەیە، چونکە لە دایک بوون و وەچەخستنەوە تایبەتمەندیەک و پێداویستێکی زەمینیە. خوای گەورە لەو جۆرەشتانە بێمنەتە. باشە ئەگەر پێغەمبەرێک ئەم ڕاستیەی بەگوێی ئەو هۆزانەدا نەچپاند بێت، خۆیان ئەم شتانەیان لەکوێوە زانی؟ چونکە دروستبوونی ئەو بیر و باوەڕی ئولوهیەتەی کە لە هەندێک نەتەوەی ڕێکداکوتا و پێشکەوتوودا بەرچاو دەکەوێت لەو هۆزە سەرەتاییانەدا کە ئێستاش خەریکی سەمان بە دەوری ئاگردا و گۆشتی پیر و بەتەمەنەکانی خۆیان دەخۆن، شتێکی مەحاڵە. هەرچۆنێک بێت ئەو ڕاستیە لەلایەن پێغەمبەرێکەوە تیایاندا چێنداوە و پێیان گوتراوە. پرۆفیسۆر مستەفا مەحموود کە یەکێکە لە بیرمەندانی ئەم سەدەیە و کەسێکە پێشتر بێباوەڕ ئەتەیست بووە و یەکێک بۆ لە هەوادارانی ئەو مادیەتەی کە سەردەمانێک مۆدە بووە پاش لێکۆڵینەوە لە ئیسلام و وردبوونەوە لە قورئان 180 پلە گۆڕانکاری بەسەردا هاتووە و بە خێرایی موشە گەیشتووەتە مزگەوت. مستەفا مەحموود باسی یەکێک لە گەشتەکانی دەکات و دەڵێت لە ئەفریقا هۆزی ماوی و نیامەکانم ناسی و
پرسیاری بیر و باوەڕیانم کرد. ئەوان گوتیان باوەڕمان بە پەرستراوێکە کە لە ئاسمانە و بوونەوەرانی سەرزەوی بەڕێوە دەبات. بەڵێ، ئەگەرچی خوای گەورە لە ئاسماندا نەوەستاوە، بەڵام وەک لە ئاەتی الرحمن على العرش استوى، خوای گەورە و میهرەبان بەسەر تەختی فەرمانڕەوایی خۆیەوە وەستاوە. ئاشکرا کراوە فەرمان و بڕیارە خواییەکان لە ئاسمانەوە دێن. هەر لەبەر ئەوەشە لە کاتی نزا و پارانەوەدا دەست و چاوەکان بۆ ئاسمان بەرز دەکرێنەوە. پرۆفیسۆر مستەفا مەحموود دەڵێت هەروەها بینیم واتای سوورەتی ئیخلاس دووبارە دەکەنەوە و دەڵێن خوا بوونەوەرێکە کە هەموو شتێک بەندە بە ئەوەوە و خۆیشی بەند نییە بە هیچ شتێکەوە. ئەو خوایە لە دایک و باوچێک نەبووە و هاوتا و هاوڵی نییە. ئەو دەڵێت چوومە لای هۆزێکی دیکە، ئەوان گەرچی هێشتا پیر و پەککەوتەکانی خۆیانیان سەردەبڕی و گۆشتەکانیان دەخوارد، بەڵام هەروەک خۆمان باوەڕیان بەخوا هەبوو. بیر و باوەڕی یەکتاپەرستیەکەیان نزیک بوو لە قورئانەوە. بەڵێ، ئەگەر پێغەمبەرێک ئەو شتانەی لای ئەوان نەدرکاندایە، ئەوە ئەمڕۆ ئەو بیر و باوەڕەیان نەدەبوو. بەڵێ، پێغەمبەرێک ئەو ڕاستیانەی پێگوتون و دواتریش لە باوانەوە بۆ وەچەکان دەما و دەم هەتا ئەم سەدەیە گەیشتووە. بەڵێ، هەم قورئانی پیرۆز و هەم ڕاستی ژیانی ڕۆژانە و هەم ڕاستیە مێژوویەکان ئەوەمان نیشان دەدەن کە پێغەمبەر بۆ هەموو شوێنێکی دنیا نێردراوە، ئەگەرچی ژمارەشیان نەزانین. لێرەدا ئەوەش بە باش دەزانین کە باز لەوە بکەین ئایا لە ڕەگەزی مێ پێغەمبەر هاتووە؟ لەسەر ئەم بابەتە زانایان و فەقیهان و فەرمودەزانانی ئەهلی سوننە و جەماعە دەڵێن کە لە ڕەگەزی مێ پێغەمبەر نەهاتووە. ئەو ڕیوایەتانەش کە باز لە پێغەمبەربوونی حەزرەتی مەریەم و حەزرەتی ئاسیا دەکەن هیچیان ڕیوایەتی بەهێز نین. زانایان لەمەوە دەگەنە ئەم دەرەنجامە کە هیچ شتێکی یەکلاکەرەوە لەسەر ئەوە نییە کە لە ڕەگەزی مێ پێغەمبەر پەیدا بوو بێت. خۆ لە ڕاستیدا هاتن و نەهاتنی پێغەمبەر لە ڕەگەزی مێدا کەم و کوڕیەک نییە لەواندا. خوای گەورە جەل لە جەلال و تێگرای شتانی لەسەر بنچینەی موجەب و سالب دروست کردووە. لێرەوە ئەو شتانەی کە وەک یەکەن یەکتر پاڵدەنێن و دوور دەکەونەوە لە یەکتر. مادە و پارچە پێکێنەکانی مادەش ئەگەر دەربڕین و جیاکردنەوەیەکی ئەفسوناویان لەم یاسا گشتیە پێنەبەخشرایە، ئەو پارچە پێکاتانەی بارگەکانیان وەک یەک وایە یەکتریان پاڵدەنا و ئەو کاتە ناوچی ئەو پارچە پێکێنانە شی دەبووەوە. لە ڕاستیدا بابەتی تەقینەوەی ناوەچیش هەر لەسەر ئەم بناغەیە بەندا. بەڵێ، ئەم شتانە بەنەخشە و ئەندازەیەکی هێندە وەردروستکراون کە لە جیهانی گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکان هەموو بە هەمان یاسا بەڕێوە دەچن. ئەو مرۆڤەش کە لە گەردیلەکان دروست بووە ماهیەتێکی وەهای هەیە کە بتوانێت هاوسەنجێک لە نێوان جیهانی شتە گەورەکان و جیهانی گەردیلەکاندا ڕێک بخات و لە هەمان کاتدا سەرداری جیهانەکەی خۆشی بێت. لە مرۆڤیشدا هەمان ئەو یاسایانە باڵا دەستن، واتە لە مرۆڤەکانیشدا دەبێت موجەب و سالب هەبێت بۆ ئەوەی یەکتر ڕابچێشن. بەزەی و لاوازی یەکێکیان و هێز و دەسەڵاتی ئەوی تریان بەرەو یەکتر بیان بات و کۆیان بکاتەوە و یەکێتیەکی خێزانی لە نێوانیاندا دروست ببێت وەک ئەو یەکێتیەی لە گەردیلە و گەلەستێرەکاندا هەیە. بابەتی بە پیاوکردنی ئافرەت شتێکە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا هەمووان پێی پێدەکەن و هەندێک جاریش کە دەیبیستین هەناسەیەکی قوڵی بۆ هەڵدەمژین و خەفەتی پێدەخۆین. کاتێک بە تێپەڕبوونی کات ئافرەت لە خۆی دوورخراوەتەوە و بە تەواوی بە پیاو کراوە، ئافرەت هەوڵی ئەوەی داوە بە شێوازی جیاواز خۆی دەرببڕێت. لە ئەنجامدا ئارامی و خۆشی لە خێزانەکاندا نەماوە و منداڵەکان لە دایانگە و باخچەکانی ساوایان بەجێهێڵراون و دایک و باوکیش هەوڵی دۆزینەوەی ژینگەی نوێیان بۆ خۆیان داوە. ئەو یاسا گشتیەی خوای گەورە شتێکی زۆر گرنگە و لە بابەتی هاتن و نەهاتنی پێغەمبەر لە ڕەگەزی مێینەشدا شایەنی ئەوەیە لەسەری بوەستین. جگە لەمانە ئافرەت منداڵی دەبێت. ئەگەر پیاویش منداڵی ببوایە وا پێویستی دەکرد کە پێغەمبەر لە پیاوان نەهاتایە، چونکە ئەو کاتە مانگانە بەهۆی سۆڕی مانگانەکەیەوە نزیکەی هەفتەیەک و هەندێک جار زیاتریش بەهۆی سۆڕی مانگانەکەیەوە نزیکەی هەفتەیەک و هەندێک جار زیاتریش نەیدەتوانی ئەرچی پێغەمبەرێتیەکەی بەجێ بهێنێت، نەیدەتوانی نوێژ بکات و ڕۆژوو بگرێت. ئەمە جگە لە ماوەی پاش منداڵ بوون. هەروەها لە کاتی سکپڕیدا بەڕێوەبردنی ئەرک و فەرمانبەریەکانی بە تەواوی لە سەرشانی قوڕز دەبوون.
چونکە ئەو بەو منداڵی نێوسچی یاخود بەو منداڵی باوەشیەوە دەبوو سەرپەرشتی سوپاکان بکات و سەرۆکاری مرۆڤەکان بکات و بڕیاری استراتیژی بدات و سەرباری هەموو پێداویستە فیزیکیەکانی دەبوو هەمیشە لە ڕیزی پێشەوە چالاک و چاپوک بێت. ئەمە هەموو ئەو شتانن کەوا دەکەن مەحاڵ بێت ئافرەتێک ببێتە پێغەمبەر. بەڵێ مەحاڵە ئافرەتێک بتوانێت بەو هەموو پێداویستی و گرفتانەوە کە بۆی دروست دەبێت ئەو هەموو کارانە بەڕێوە بەرێت. پێغەمبەری سەردار صلی الله عليه وسلم سەرنجمان بۆ لای ئەو تایبەتمەندیانە ڕادەچێشێت و بەم شێوەیە باسییان دەکات. ئەوان ناتوانن هەندێک لە ئەرکەکانی دین بەجێ بهێن و لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیشەوە ناتوانن دەرچی هەندێک شت بکەن. بەڵێ هەروەک پێشتر گوتمان بوونی هەندێک باری تایبەت کە مانگانە نزیکەی نیو مانگ دەخایەنێت و باری تایبەت لە کاتی منداڵبوونیشدا کەوایان لێ دەکات کەم و کوڕیان هەبێت لە پەرستشەکانیاندا، ئەمانە خۆیان شتانێکی زۆر قورسن. ئەو جا پێغەمبەریەتیشی بێتە سەر. لە کاتێکدا پێغەمبەر کەسێکە کە هەمووان چاوی لێ دەکەن و شوێنی دەکەون، لەبەر ئەوە دەبێت ڕابەر و پێشەوایەکی بێکەم و کورتی بێت. هەموو کەسێک بۆ پێغەمبەر دەڕوانێت و خۆی بەپێی ئەو ڕێک دەخات. دەبێت هەموو کەسێکیش بابەتە تایبەتەکانی ژنان لەو خاتونە بەڕێزانەوە فێر ببێت کە لە خانەی بەختەوەریەکەی پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم.